بخير بيا أخوة. لسمعتكم. على الشفيق لو صاوداني شوي نتقناي قسيناكي تشي مسألة. والله كاقي يحيى لرمنا وازانم دايري تو مديري من هالفراشم. كور الشفيق جيان كور ريباط مال دايرة ومال مالي خوته تو براي مني. أمريكا. والله أول راسي بكاقي يحيى وشتيك هاتم بخوال لرمنا في وبلم. تشيا تتو حزكي خما حفتكيت بخوال لرمنا. كورتوم جمعة وليتي قام يعني تي جمعة كي كجربي بولاي من جمعة كي كلا مال نيم. والله الراس والروان كاقي يحيى. تو أم يحيى بوا بناشيرين يلي كاكجيان بس أقمنا ويحيى بريشي بيمبله يا أو تامر بيناوي خوم بقرميات وبيزبان بتقولوا عملياتك فرمو تشي دوا. والله بونك بدي يوانم جا من أقمتشيا. آخر شون خزور بيت بيبي نكون بارك الدراونا على عمري مديرك ونماني أمتشيا. كور عمري خوي نميني تو زي ما قبابك بجيريا. لا أنا مقصد نقوم من حد مني قبل ما كان خزور موايد آخر ده نابد. والله هاتم تكليف يا قبل الله من نشيني كاك يا سمن شي بوبكم. والله أجل كاك يحيى بكرت معفورك بو هاد بقرز بميتي واحد بياني بوتين مو. هاتي يكون بار خوي منيا أو خزور بويناردون بهدية. باشا خومي وانا كان بس خزوري دانانيشن بس يكون بارك دانيشن بودين مو بغوا. كور شو أنا بالدمي أو دياري خزور مناردوتي بو من نقبت. والله يقوم هالنقبت بو كل تغيير وزيادة هو أخي والله. جنابي كاقي يحيى سبين ميوان بيعوكم بعد الرابين على تولد فرمانجيكي هذا والله مديرك وتقولي شي قرايين يعني ولا اصلا البياونيه من عز ذاك ابو بيوبلين ده هسه بربم جمعي اصلاح هذا اللي منيش تيقاو هسه كي وقتي هو هسه دي والله نارم دي والله حتى اكون مشكلة بو حلنا كده الناس مدي ناكري كاكا تشورشتي وابد هسه بردي لا دمنا والله تا مشكلة بو حلنا كاك حما يحيى نارم من دي ورا مشكلتي يا اخوة داوا شي بم قلافته علي بيجي بلدي زور رجلي ده هسه بردنا ودي حيف اوهم وفاكتا رجني توصل شابوني انم اي بيسفت شاء دامنا ابو بشي ليك باش والله نار دازه اخويا هم خدر قبولنا كي ولا مديرك يا ابو فرع بنت واني يا المتيك اخويا الحكم لله برو له والله كدامنا بس بيني امحل انا بيني توها دواي او كم بفليم دمنا شي منا هاتي والله موتالي هذا بربيبه ياسمي ده هسه دي باشا هو مدير مال لنا سيني اخويا ئەوە باوکم دیارەکی فەرشیانە بۆچی ئەوتە بە خەڵک سەبری گیان نەماوەتێ بۆ خۆی ئەوە فەڕاشە لای من نەوبینی چۆن زوڕە گریا وەکو مناڵ ئەڵێ ئەم شەو میوانیانێ ماڵی خەزووری وتم بیبە بەڵام سبەینی ئەم حەلانە ئەیهێنیتەوە ئەیکەنەی هێنایەوە منش ئەم ماڵە بۆ بەجێهێڵم باش ها ئەهی قڕبە و سەرە مافۆری تەبرێزی 300 شانەی ئەسڵی ئەو مافۆری نازدارە فرۆشین تەبرێزی ئەسڵ مافورێکی نازدار خێرا ڕاکەنەی فرۆشین تارێکیستان نەچووە ئەو مافورە فرۆشین مافوری تەبرێزی 300 شانەیە وەرنەوە خێرا وەرە فرۆشین ئەوەی وەرەزانمە چییە بەشانتەوە کومبارە قابلە تۆپی 106 ملیم بێ ئەدۆردای خەبزام چییە بە سێریشی بکەم ماڵی بە خۆرگیرە خەی بلوتم بەری ئەو سەری بگرە ئاها دەی بزانم ماشەڵڵا وەڵا جوانە باوکم ئەمە بای چەنە ئەمە خۆمانە بۆ تۆ بە 85 هاتی زۆرە 85 چی تەبرێزی 300 شانەی بە 85 زۆرە ئەرە وەڵڵاهی زۆرە با من یەکشتی پێ بڵێم ئادێ سارێکە دێ معقولێ باشە بچن لات لولیکە ڕاوەستم بێ قەزابیت بامە یەکشتی پێ بڵێ ئێتە من ئەڕۆن تاقی من معاملەم نییە تەگەشتی ئەڕۆن دەوام هەیە بۆ دەکەم بە 50 باشە نایەم بە 50 دەو کەیفی دەتۆوەرە ماڵە بە قوڕنەگیری ئەمەە دڵە ناسکە سەر ڕۆی ئێستا نهایەتەکەیت بە چەند نهایەت لای توێیە نایمەنە بەخوا 50 زیاتری پێ نایە 50 یڵە 50 دیاڵە دێ بۆم لورکە تەبرێزی ئەسڵە دە باشە دەی باب الراوس كل الراوس مالي بقر نجي أمانة أما بوسطة يوش كاكي يوش ما نروش وزمنا هي بلال سرخوا كاكي سرخوا باش دسو خوش
دەست خۆش نام هذا بتشيك هو لەگەڵ تا بە لا مەژوور بابا نا بروح حافظ بكاك الطواف ئاخر نەوەکو براژن نەتوانێت قورسە اتواني بس بروح حافظ ئاوا بڕۆ من بروح ناوی جەنابتیشم نەزانی او الرحمن کە حەمە ئەو ڕەحمە خو حافظ ساقم خو لقل قولتين دورة قولي دورة مالكم زاي شي بوكريوي سبرايز يكفر شي جوان بو هنا تتوان یاخوا دەستی خۆش بێ وەڵی زۆرمان پێویست بوو لا باشا مالك ام بيروسي بيه من تاخير بو چون بو دوام نيورو هات مو لقل طيبه مجوره ئەی دەوەرە باە سەبی بینە وای، ژوورەوە وای. دا باشە خوات لەگەڵ خوا حافیز دەبێ کێوە خۆمانین فەرموو براکەم باشی براژن بەخێر بێ سەر چاوچێی بەڕێزت وەڵی هاتون بێ مەژوورەوە ببوورە من مێردەکەم لە ماڵ نییە باوکەڕوویەک تەبیعەت منانەیە منیز غێری ژنەکەمی لێ دەرچێت خوا حەز ناکەم سەی ئافرەتی یەک زەلام بکەم بۆچی ئەتەوێ بێتە ژوورەوە ئەوەی ڕاستی بێت تۆزێ لەمە پێش فەرشێکی لێ کڕیم هێنامانەوە ئێ جارڕانەکەی بەدڵ نییە ئەڵێ قاوەیە حەزەکەم سوورێکی ئاوا شین باو بێت هاتون بی بەمەوە بۆی بگۆڕم اینجا تۆ چوزانی من مێردەکەم بەدڵی نییە خۆی هێنایەوە تۆ مێردەکە ناوی ئەو ڕەحمان نییە بەڵێ وایە بەیەکەوە فەرشێکمان هێنایەوە حتا نەیوت درەنگمە ئەچم بۆ دەوام باشە بەڵام سێرم نەکەی سەیرم ناکەم باش زۆر چاوبنەکەنە وایە باش دەی فەرموو چاوبنەکەنە سەیرە ناکەم سەیرەکەم دوایی خوا کوێر مەکە ماشەڵڵا قورسە براژن سەیر نەکەی با گوناحبار نەبێ ماشەڵڵا کە قورسە ماشەڵڵای لێ بێت چەند پیاوێکی ڕێک بوو ئەلو ڤیکە گیان چۆنی قوربانی یەک هەواڵم پێ زۆر خۆش ئەو ڕەحمانگیان یەک فەرشی بۆ کڕیوم ئەوەنە جوانە دڵە نایە سێریکەی بەخوا هەر ئەوەنە پێی وت حەزم بە فەرشە ڕێک ڕۆژ لە بازار فەرشێکی زۆر جوانی بۆ هێناوم وتی کە هاتمەوە بەیەکەوە ڕایەخەین پیاوێکی ناروتی ڕەنی فەرشەکان بەدڵ نییە بۆتە گۆڕم چی بۆ گۆڕی ببوورە دوای تەلەفۆن بکەمەوە بەخێر بێتەوە گیانەکەم بشێت ئەو باسی چیەکەی باسی فەرشەکەکەم پیاوێکی ئەوەنە محتەرەم ئەوەنە بەڕێز هاو فەرشەکەی برد وتی ئەو ڕەحمان وتوێتی فەرشەکە ڕەنەکەیم بەدڵ نییەوە ئەی گۆڕی فەرشی چی و ڕەنگی چی و ئەم پیاوەغەری بە هاتە ژووریشەوە بەڵام بەخوا زۆر محتەرەم بوو تەنانەت هەر نەمن سێری ئەوم کرد ناو سێری منی کرد کچە محتەرەمی چی و شتی چی ناشە فەرشەکەی بردی بێ بەرە وەڵا فەرشەکەی برد ئای قڕ بەسەرم کچ ئەوە دز بوو دزە چۆوە ئەم فەرشە دای بردی برا هەروە ئابیگی لە فەرشە شکاکە ئەو بینم زیاتر قساکەین باشە برا دەی خواافیز فەرشی بێ ڕنای گیرێ کاکە ئەرێ خەریبیکە بە چاومە ئەرێ تۆ نازانم ڕێ برا تۆ خەریبیکە بە چاومە ڕۆشن وابێ دەبڕ بابە بڕۆ ئەمە چی لەکەی ئەمەی کڕم هین ئەڵەمەی کڕم یاڕبی تۆ بەی فرۆشم ئەمە کوێنەریە مە تەبرێز ئەسڵ 600 شانە چی 600 شانە کورە بابە 600 شانە 600 شانە تە لێ تو نووسراوە زمانە تاوە بۆشتا تەبرێزی ئەسڵ ئەمە وڵایی بەتەما بفەرشە بکڕم بەس قسمەتە هاتە بەردەسم ئەمە داوای چەنی لەکەی خۆمانە 100,000 چی 100,000 بۆ تۆ فەرشی کاشانی ئەسڵم پێفرۆشی تازم پێفرۆشی و کۆنی ماڵانە کاکە وەرە بابەوە تەبرێزی ئەسڵە 600 شانەیە ئەوە کورە بابە من حەقم لە شانۆمانە نییە من فەرشێکم ئەوێ و لە سیعرا بێ و بیکڕم بۆ ماڵەوەی ترەوەی دزستانەوە خاتر دەگرم
خاطر ايه بچن 55 يعني 55 دي باشا مشكلة يا دي قيناك يا اخوا خير يا بينيت ممنونم دستكان خوش به اها والله خو بينجيش مبيني ولا او بينجم برو بينزو ديمو باش خو رامان نكدو بي كل قزابي كاكا دب مرو برام عنواني مالك تنبريه عنواني مال بو بدمي كاكا أي خومي بو بو بو. يا خومي بمو خور سبابة توقفوني كي اجل جوانا ناخي بيزا بيت كورا نبا خومي بمو باش نيوي ولا قلا هلا قرم دي يلا دي لدي او سري هالقرا يا سيدي. اها والرحمه الذين ظلم ناي جنابتي شم نزاني او تشي نايمن اه نايمن بوتشيا حد با بياو بزاني باشترا تحسين تي محسيني اموزاما اي موظف وشتي بو برسيكار بالسيارة وما الا دايري كهرباء بخوش هو تشيكي بو وسطاي وين اروي والله برادركم تلفوني كوتي لي الراوس هل دقرم ده باشا ده يخوال لك شلون يجنك تو باشي وەکە فەرشەکە زۆر جوان بوو بەڵام وتی مێردەکە دەڵێ بۆمان بگۆڕە منیش فەرشەکەم لێدا بو كيو بردي وتی دێگۆڕمەوە بۆ دەهێنمەوە كل بابا ودزا ساخته تشي بو هشت بيبا لا حول ولا خۆش بێ و لەشە ساغ بێ دوێنێ ئەم حەلانە سەعات چوار کومبارەکە و برد ڕێک سەعات چوارە پیاوی وەکو جەناب زۆر کەم ماوە ئاوا ڕاستگۆ بێ والله كابي هي هر نماو مگر من یەک پیاویتر هەبوو وەکو جەناب وا بوو لكويت خوا حزكم بيناسن شەڕ ئێران و عێراق تۆ بلەیە يا خوا عفويك خوا عفويك چییە هیچی لێون بووە واسەیرەکەی نو والله بلام واو هو تشيو ساعات الناس داره ئەوە بەسەرهاتی دوور و درێژە ئەوە هەمەی ژنبران بۆی نردوم لە سویسرا اونجا یەک تەبیعەتیشی هەیە ئەمە شەو خەوتنی هەر نییە اما والله هيك تكليفهم هي چییە حەزر لە چایە؟ لا والله عليهم اقعد بكري او ساعات بيتي وعدت ايام السبيني ام كاتبوا بجرمو داوای لێبوردنی لێکم زۆر ئەبێ پرسێ بە ماڵەوە بکەم بخوا الحقي راسة ومديري بلام مو زور نرمه